حکوومەت هێرەمی کوردستان لەم دوایەدا لە ڕێی چەندین راپۆرتەوە ڕخنەی گەورە لە عێراق دەکرێت، ڕخنەی گەورە لەو بودجەیە دەگرێت، ڕخنەی گەورە لە مامەڵەکردنی عێراق دەگرێت لە ڕووی داراییەوە کە چۆن مامەڵەی لەگەڵدا دەکات. جا ئەم بابەتە گفتوگوی کەسێکی شارەزایی هەوێت بۆ ئەم مەبەستەش میوانداری بەڕێز دکتۆر توانە نەجەف، شارەزای دارایی و هەروەها شارەزای بودجە. ئەم بابەتە ئیتر وەکو پسپۆڕی ئیشی تۆیە. پێم خۆش بۆ هەندێک پرسیارت لێ بکەم و تۆش بە سەریحی وەکو شارەزایی بابەتەکە جوابمان بیتەوە. ئەم ڕەخنەگرتنانەی ئەم دوای حکوومەت هێرەمی کوردستان لەو بابەتی بودجەیی کە مامەڵەی لەگەڵدا دەکرێت لەلایەن عێراقەوە تا چەند ڕەخنەی بەجێن؟ بەناوی خۆی گەورە و مێرەبان سەرەتا سوپاس دەستخۆشیت لە یەکەم باڵێن چیتە ناو دیتێڵی بابەتەکان و کارێکی جوانە. راپۆرتەکە راپۆرتێکی بەجێ ئەوەی حکوومەت هێرەمی کوردستان کردوێتی بەڵێ لە 2014ەوە هەتاوەکو ئێستا هیچ ساڵێک بودجە بۆ حکوومەت هێرەمی کوردستان ناتوو. ئەوەی کە هاتووە لەم ساڵانەی دوایە بناوی موچەوە موچە بەرزتان نەزانن 6 فەسڵە بودجە 6 فەسڵە لەگەڵ چەند مادەیەکە. ئەوەی کە پێوتێت تعویضات موظفین، لەو تعویضات موظفینە تەنها وەکو ئێستا بەڕێز ئەمەژە پێدا یەک لەسەر 12 هێشتا یەک لەسەر 12مان بۆ خەرج نەبووە، چکە بەڕاستی دوو موچەمان بۆ خەرج نەکراوە. لەبەرەوە ئەگەر بچینە سەر یاسا و ڕێنمایەکان یاوەکو جەنابوت بچینە ناو بودجە، من چەند توێژینەوە یەکەم کردووە لەسەر باوڵی عیزی موازنە و تەسیراتی لەسەر پێشکەوتنی ئابووری لە عێراقا. لەوێ بۆم دەرکەوتۆ کە عیزی موازنە بە پێ ئەو توێژنە و داتانی کە من بەکارمێناوە لەوانێ توێژێری کە بە شێویشی کە بێ عیزی موازنە لەو ساڵەیە خزمەتی ئابووری وڵاتەکە با بڵێن لەو ساڵەیە بۆ نمونە 2025. بەڵام هۆکارێکە بۆ داکەوتنی ئابووری لە ساڵانی متراکەم کە متراکەمە بێت. لەبەرەوە ساڵانە بەردەوام عیزی موازنە لە هەموو وڵاتێک هەیە، لە هیچ وڵاتەکان نییە ئەو پارە کاشە هەبێ ناڵێن با بڵێن ئابووری ئەمریکا فڵان ژمارەیە بە ژمارەیە کورتێنان هەر هەیە لە ئەڵمانیا هەیە. بڕ ئێستا بڕە سەر گۆگڵ بزانە چەند کورتێنان لە ئەڵمانیا هەیە، بەڵام سۆرسێک سەرچاوێکە بۆ پێشکەوتنی ئابووری وڵاتەکە. چۆن ئێمە لە کۆتا ئەبدەیت توێژینەوە کە خوێنەوە لەسەر ئەم بابەتە کراوە لەناو زانستی ئابووریا شتێکی پێوترێ ڤیلۆستی. ڤیلۆستی چییە؟ یعنی سرعەتی تەداول النقود. کۆتا توێژینەوە ئەی سلمێنێ کە ئەو بڕەپارەی کە دائەنرێت جەناب دایانەی ملیۆنە دینار لە ماڵەوە 6 هێندە زەرەر لە ئابووری کوردستانە دەی، یعنی وەکووە 6 ملیۆن دینار ئەگەر لە تۆ داینێ ئەمەلەکە بەو شێوە زۆر زۆر ئاسانە. جەناب و ملیۆنەکە دانی من پێویستم بۆ ملیۆنەیە بزنسێکی پێکەم، باشە ئەو ملیۆنە ئەخەمە کارەوە کە من ئەیخەمە کارێکەوە خەڵکێک دێ لەگەڵ منە ئیشەکە ئەوش ئیسوادەکە ئەوش ئیسوادەکە و کوپولی دۆمینە ئەڕوە کەواتە ملیۆنە کە لە ماڵەوە دایدەنەی سوڕی خۆی نابینێت زەرر لە ئابووری وڵاتەتی بەزەبێت. سەبارەت بە بینەوە سەر بەغا و ئێرە نازان بەپێی تەجروبەی خۆم و بەپێی ئەوەی خوێندومە لە زانستی ئابووریا لە وڵاتانیش خوێندومە، ینی بەس لۆکەڵ نەبووم نەمبینیوە موازنە بۆ 2 ساڵیش نەک بۆ 3 ساڵ. ئەمە نوێگەریە، واتاوە هەڵەیەکی گەورە بوو نوێگەریە. نازانم ئەمە خەریکە ئەبێتە عادەت شتیوانە لە هیچ نازانم هیوادارم ڕاستم کەنەوە ئەگەر هەڵام نەمبینیوە بودجێ بۆ ساڵە بودجە بۆ ساڵە هەتا وەکو حسابی ختامیش ئەگەر چینەوە سەر ئەسڵ ئەبێت تا مانگی 3 ساڵی دوای ئەوەش بڕوە. ئەمە ڕێنماییە ئێستا وای لێ هاتووە لەستی یەکە ئیتر بودجەکە دائەخەن و ینی کۆمەڵێ ینی پێچوانەی سەرجەم ئەو توێژینەوانەیە کە من خوێندومەتەوە. باشە لەو بابەی بودجەیە کە باسی موچەکە تعویضات موظفینە بە هیچ جۆرێک ڕێگە دەدا دەستکاری موچە بە هیچ شێوەیە خۆرکەی بە هیچ شێوە بە پێ قانونی محاسبی بە هیچ شێوەیەک نە مناقلەی بۆ ئەکرێ نە لێ یەکرێ، یعنی نە ئەتوانی پارەی بێ دەرکەوی بیدەبێتە سلح و خەدەمات و سیانە نە ئەتوانی لە سلح و خەدەمات یەک لەسەر 12کەش کە مامەڵەی پێەکەی کە بودجە غیابە دەبێت بەر لە هەموو شتێک موچەی پێدابین کرێ بەدڵنیایە. بۆچی موچە هێرەمی کوردستان ئەم معادلانە نایگرێتەوە؟ چەند ساڵێکە دەبینین ساڵێک یەک موچە ساڵێک دوو موچە با بەردەوامی گرفتی هەیە. بۆچی عێراق نایە ئەم یاسایە کە بودجەیە هیچ نەبێ بەشی موچەکەی وەکو لەگەڵ هێرەمی کوردستان و وڵاتێکی عێراقی مامەڵەی لەگەڵام ئێمە کە لە بواری ئابووری قسە ئەەکەین زۆر جار ئەو پرسیارانەمان ڕوبەڕۆ بێتەوە کە دیوی دووەمی دراوەکەیە پێوترێ سیاست. لەبەرەوە سیاست و ئابووری دوو دیوی یەک دراوان. ئەوە بابەتێکی سیاسیە
هیچ پەیوەندی بە زانستەوە نییە، پەیوەندی بە بودجەوە نییە، پەیوەندی بە ژمارەوە نییە. بابەتێکی سیاسی خەڵکی هەرێمی کورسان ئەوە تا ئەحسای کراوە. کاکە بەقەدەر ئەحساکی خۆمان بماندنێ. وانە ئەندامانی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لێرەوە تکان لێ ئەەکەم ئاگان لە حرف و حرفکاری بێ لە کاتی دەرچوونی قانونی بودجە. دوای 6 مانگ ئەڵێن وەڵام ئەم مینا ئیلا بواە ئاوامان لێ هاو لەبەرەوە بەڕاستی هەندێک کەسمان هەبوو پێشتر لەوێ بوون دەستخۆشیان یەکەم زۆر باشم خەڵکی پرۆفشناڵ بوون. ئێستش ئەمە نوێەکان هیوادارم ئاگان لە مین و ئیلا و سنتەنسێک بێت. زۆر جابازەوە کرێڵە بۆمبی تەوقیت کرا و لە نێو بودجەدا بۆ هەرێمی کوردستان داهاندرێ. ئەم بەرچاوڕوونی کە تۆ داوایان لێکێ بەرچاوڕوون بن بەر لەوەیە چنە ناو گفتوگۆیانەوە بۆیە نەتەقین بەو بۆمبەیە کە بەڵێت هیچ ئەندامێکی ئەنجومەنی نوێنەرانی عێراق نابێ تەنها گفتوگۆی تاویزات مەزەفی لەگەڵ بەخا بکە چکە بودجە بۆ جێ ئەبێ لەسەر هەموو فەسڵمادەکان لەسەر مەشارعەکان ئەو پارەی جەنابوت 1.6 ناسا بۆ لەسەر حسابی مناڵێک لە هەڵەبجە و لە دهۆک بۆ جێ سیادی دەرەکی حکوومەت هێرەمی کوردستان لەم راپۆرتەدا کاک دکتۆر بەڕوونی باز لەوە دەکاڵێ ئەگەر قەرزێک بۆ عێراق بێ ئێمە بەشی خۆمان وەرگین $1 وەرگرینە بێ حەقی و دلار $26 قەرز بینەوە ئەمە بەغەدر ناو دەبا تۆ وەکو شارەزایەکەی خۆت لە بابەتی دارایی بودجەیە ئەم غەدرە چۆنە بۆچی لە هەرێمەکرێت زۆر ڕاستە ڕخنێکی جوانە بە زمانێک کە بڵێن زۆرجار من ئەم ڕوبڕۆ ئەبێتەوە هەم زۆر لە وەزارەتیش ئەنجومەنی وەزارەتی خوێنی باڵاش باسیەکەین لەگەڵ جەنابی وەزیرە یعنی چی ئێمە بە گوێنی پارانە دەینێ ئەوان بە علاگە ناماندنەوە قسەکەی تەواوە یعنی ئەگەر ئێمە ئەتیادیە 120 میلیارە بێ بنێرین ئەتیادیە نەوتەکە بۆ ئەوان بێ ئەتیادیە شوزانم داهەتی گومرگەکان بۆ ئەوان بێ ئەتیادیە هەموو شتێ بۆ ئەوان بێ بەڵام ئەم بە علاگە نایدەنەوە بە ئێمە ئەمە دووفاقیە باشە ئەمڕۆ لە هەواڵەکانی شاباسم کرد هەرێمی کوردستان 120 میلیارد دیناری وەک ئەو بەشەی گەنجینەی فیدراڵی لە داهاتی نانەوتی هەرێمی کوردستان ناردووە زۆر جار باز لەوە دەکرێت عێراق بۆیە بەشە یاخود پارەی موچەت بۆ نانێرێت چاوەڕێ و 120 بابەتێکەیە لە ئابووریان لە داراییە بابەتی ئەو مقاسەیە کە باسەکرێت عێراق بۆ لای خۆیەوە نایەت ئەم 120 میلیارە دەرکا بیبڕەبی خاتە سندوقەکەی و باقیەکەیت بۆ بنێت زۆر تەواو هیچ تەنها کێشە بۆ دروستکردنە مەسەلەکە کاشە ئابووری نە هەرێمی کورسان نە عێراق با دەرچم لە پرسیارەکەت باش لەم عیز و موازنە و گفتوگو و سیاست و بابەتە نەجاتی نابێ هەتاوەکو سەرجەم مامەڵە دارایەکانی نەکاتە ئەلکترۆنی تەواو ئەو سەردەمە ینی ئێستا بۆ نمونە ئەگەر باسی هەرێمی کورسان و ئەژماری منکرد ئەژماری من هەتاوەکو POS نەخرێتە بازارەکان و ئەو بانکە بە ڕێزانەی کە ئەندامن لە ئەژماری من بە ئەلکترۆنی کار نەکەن جەناب و بڕۆی لە بەردەم ATM مەشینەکە چەند پارەی تایبی دۆشی ئەمە زانست نادا ئەمە هیچ نییە هیچ ئللا ئەبێ وەکو هەمووکو عێراق هەمووکو هەرێمی کورسان واز لە کاش بێنین بەڕێزم خەتا لە خۆمانە یعنی ئێستا فامیلی مۆڵ و ماچدی مۆڵ چەند شۆپی تایە مەمنونە بە ئەلکترۆنی کاکە تەندروست نییە پارە پیسە پارە دەسا و دەست ئەکا لە دەستی نەخۆشێک و دەستێکی ساخ لە قاسێکە ئێوە پرسیارتان کردەوە بۆچی ئەمێن سنۆق لە بانک 14 معاشۆرەگرێ لە جاتی 12 ختوڕەی لەسرە نەقسی بۆ دروستە بێ ئەو پارێت تەندروست نیە دوای ماوەیەک تووشی نەخۆشی ئەبێت لە کاتێکە پارە لە ماڵەوەش بێت ئەوە شەر بە دەردانە ئەقسادی وڵاتەکە تەواو هیچ هەلمان نییە ئەبێ وەکو وڵاتان دوو ئامێری ئاساییە دانێک پێوتێ ATM مەشین دانێک پێ ئەوترێ POS زۆر باش ئەمانە دانرێ بازار باەک پرسیارتر لەبارەی موچەوە لێ بکەم دوایی تۆزێک باسی بودجێ عێراق و بودجەی 2026ەکەین ئەوەی کە تۆ ئاگادار بیت لەم ساڵدا موچەخۆرانی هەرێمی کوردستان بە میکانیزمەی کە عێراق موچەی خۆی دابشکا و دواتر موچەی تۆ بنێرێ 12 موچەی تەواو وەرەگرین من بە پێ ئەو ڕەشنووسەی لە هەرێمیش ئامادەمان کردووە من گەشتبینم بۆ ئەم ساڵ نەک موچە بودجەمان بۆ بێت چکە بەڕاستی بەو شێوەیە ناکرێت ئێمە هەموو داهاتی خۆمان تەسلیمی عێراق بکەین ئەوان تەنها موچە بۆ ئێمە بنێرن ئەو هەموو کۆمەڵە مەشاریعان لە هەرێمی کورسان چۆن ئەڕوا بەڕێگایە ئێمە نۆتەکەشمان داونەتێ سەداهاتی خۆمان لەبەردەست نییە هی خۆیانە خۆن ئێمەشە خۆن
نابێ ئەبێ بودجەمان بۆ بێ لەم ساڵەوە بەپێی ئەو کۆتا گشتاندن کە وەزیری بەڕێز وەزیری دارایی عێراق کردوویەتی بەپێی ئەوەی لەبەردەستی منابوو ئەڵێ 1/12 بودجە ناڵێ موچە هەر دۆکمنتەکەشم لا بوو گشتانم پێکرد بە سەر زەمزانکۆکان کەوا 1/12 بودجە بەس ڕاستەکەی ئەڵێ خەرجی فعلی خەرجی فعلی بەڵام ئایا ئێمە بۆ نمونە مانگی یەکی پار چەندمان خەرج کردووە لە هەموو بودجە بۆ تەمیلمانەکەن و ئاگداریش بە دوو موچەش نەدراوە ینی لە خەرجیە فعلیەکە یا دەرناکەوێت هەرچەند کرا بە ئەمانەت و بۆ مدەیەک تا 5 ساڵ ئەخایانێ ئەمانەت نابێتە ئیرادا تاوکو 5 ساڵ ئەکرێت لەوێ نازان حکوومەت هێرێمی کوردستان چەند پارەی لە بەڵام گەشتبینی بۆی کە لەم ساڵە 12 موچەکە بۆ موچە خۆران بەڵێ ئەمە بەپێی کۆتا ئەبدەیت نازان پلس ماینەس باڵیان نەچم حکوومەت هێرێمی کوردستان ئێستا 340 ملیار دینار خەرجێتی 240 ملیار دینار داهاتێتی ئیتر نازان بە 120ەکە یا بێ 120ەکە دیتێڵم لانیە بەڵام ئەکرێت کۆمەڵەیە پرۆژە بکات لە ناو خۆی خۆیان ئەم عیزی موازنەیە پڕکاتەوە ئاسانە زۆر باشە لە عێراقا تا ئێستا دەنگی نیەت بودجەی ساڵی 2026 ئایا پێ دوایە لەم ساڵدا عێراق ئەتوانێت بودجەیەک بە خێرایی ئاواز و ئامادە بکا بۆ 26 و ئەو هەڵەیە کە تۆ بە هەڵە ناوت برسێ بودجە بە دوای یەکە یەک جا پەسەند کرێ شتی وا دووبارە کاتەوە یاسای بودجە ئەبێ مانگی دەی ئەو ساڵە ئامادە بێ بەپێی یاسا ئەبێ مانگی دەی ئەو ساڵە بۆ نمونە 2025 ئامادە بێ بۆ مانگێکی 2026 ئەمە ستانداردەکە بۆ شێوەیە سەبارەت بۆی حکومەت پێک دێ و پەرلەمان و ئەوانە هەستەکەم ئێستا ئەنجومەن نوێنەران بەڕاستی کۆبوونەوەکانی بەردەوامە گفتوگۆی باش هەیە مداخلاتی زۆر باشە بینین بەو پێ بێ بۆ ئەکتیڤیتێ بیان بینم خۆی ئەم حکومەتە پێک نییە نەخێر ناتوانێت ڕەشنووسی بودجە ئامادەکات و بینێرێتە ئەنجومەنی نوێرانی عێراق بەڵام ئەگەر پێک بێت ئاسانە بودجە چییە؟ ینی بودجە خەرجی داهاتە میزان ڕاجعی هەموو مانگەکە کۆم ئەدرێ لە یەکوی دوان زەمانکە و ئەینە کرا بە کورتی ناسنامەی نییە بودجەی ئێمە بودجە ئەبێ ناسنامەی هەبێ یعنی ناسنامەی بودجە چییە؟ ناسنامەی بودجە ئایا ئەو ساڵە ئێمە ئەمانەوێ ئیعادەی ئەماری عێراق بکەین کەواتە لەوێ ئەبێ لە ئەو فەسڵمادەی کە بۆ ئەعمار بەکاردێت ژمارە قەبەکە لەوێ بێ ئایا ئەمانەوێ لە ئەو ساڵە پەروەردە بەرەوەین گرنگی بە پەروەردەی عێراق بدەین ئەبێ لە ڕنگ بات ئەبێ ناسنامەی هەبێ ئێمە ناسنامەی نییە هەر نازام ئەوەندە بۆ موچە ئەڵێ ئەوە زیادە ئەوەندە بۆ کاک دکتۆر ئەگەر گریمان حکوومەتی عێراق پێکات و بودجەش لە عێراق پەسەند کرا تا چەند گرنگ هەرێمی کوردستانیش لەسەر بنەمای پشکەکەی خۆی بودجێ هەبێت دوجار دوای ئەوەندە ساڵ یاسای بودجێ هەبێت هەرێمی کوردستان بەداخەوە ئەوڵێم لە زۆر بودجێ نییە بەڵام ئەگەر گوێ لە برات بگرن هەموو ساڵێ هەرە بێ هەمان بێ بودجە نیە بێت و نێت بێت و نێت ئێمە تەعامل لەگەڵ ڕقەماکەین وەکوتم ناسنامەی ئەدەینێ وەکوتم با بڵێن خۆمان لەو ڕەخنە زۆرە ئەپارێزین کەەوە خراوەتە سەرمان بۆ نمونە لەبێ بە دەردان هەیە پارەی یعنی بەڕاستی من هەندێک جار ینی ڕخن لە خۆمەگرم نەک لە حکومەت چکە منش ئەندامێکم لەم حکومەتە ینی زۆر جار ئەڵێن پارێک بێجگە پارەی کارەبە ئەمە زانستیان چی یا ئەڵێن بێجگە پارەی نەوت چی ئەی ئێمە کاکە نەوت و کارەبامان نەبێ ئەی داهاتمان چییە زۆر ڕاست یا ئەو ژمارە کووە تا گرنگە هەرێمی کوردستانیش هەر ئەبێ هەیبێ بودجە لە بەغاو بێت و نێت بودجێکی تەخمینی ڕقەمی دانێم بە ژمارە دانێ پلانە بودجە چییە لام تەخمینەکەین مەرجێ دقیقێ هیچ ساڵێ عملێکی دارە هیچ ساڵێ تەندروست نییە بودجە سەداسەد وەکو خۆی جێبەجێ بوو هەر نابێ خەرجی و داهاتە لەو ساڵە داهاتەکە چەنە لەو ساڵە خەرجەکە چەنە ئەڕواتە تەدیرە بێ بە ساڵ بۆ لە پێی هەموو ڕێنمایەکان لە 16 یا تقریبا 22 خەرجەکانە وەستێ هەتاوکو 12
بابەتێکی ئاساییە میزان ڕاجع نەکرێت. بابەتێکە بۆ حەزم کە ڕێی توی لەسەر بزانم تەعزیمی ئیرادات لەلایەن عێراقەوە کە زۆر باسی لێوە دەکرێ و لەم بابەتەشا لە دوایین کۆبوونەوە تۆزە یەقەی هەرێمی کوردستان گیراوە بەرۆکیان گرتووە کە ئەڵێن ئەو ڕقەمانی لەبارەی داهاتی ناوخۆوە تەندروست نین، جیاوازی هەیە، دووفاقی هەیە. جۆرێک یانەوێت جارێکی تر سەرێشە بۆ بابەتی داهاتی ناوخۆی هەرێمی کوردستان دروست بکرێ و سوورن لەسەرەوەی حکوومەتی عێراق هەڵبەتە ئەم کابینە بەڕێکەرەی ئێستەی سوورە لەسەر تازیمی ئیرادات زیادکردن و بەرزکردنەوەی داهاتی ناوخۆ. ئەم بابەتە نابێتەوە سەرێشە بۆ هەرێمی کوردستان و عێراق ئەگەر تەندروست مامەڵی لەگەڵ بکەین نەخێر. ئەنجومەنی وەزیرانی بەڕێز گشتانێکی کردووە پێش بەغاش ئەنجومەنی وەزیرانی خۆمان بۆ گشت وەزارەتەکان کەوا پلانی زیادکردنی داهاتیان چییە. زۆر جار لەگەڵ برای ئەزیزم کە ئاوەتی شەخجەناب وەزیری مالیە چەند جارێک سەردانم کردووە. ئێمە من و خوێنی باڵا سەردانم کردووە. پرۆژەمان زۆرە بەس ئەوە ماوە ڕێژان خین و کاتیان بۆ دیاریکەین لەگەڵ مەبلەغ ینی بلەم سێ کاتیگۆریا ئیشەکەین. ئێمە نەخێر مشکلەمان بۆ دروست نابێ بگرە ئیشەڵا لە داهاتووە فائزیشمانە بێ بەپێی ئەو مەشروعانە بێ کە من ئەیزانم لی هەندی وەزارەتەکان شەزانم چکە چەند نیشتماعێکمان کردوە لەگەڵیان سەرچاوی داهاتی هەرێمی کوردستان زۆر بەس مەنجمنتێکی ینی بەس ڕێخستنێکی بۆ نمونە ئێمە لەگەڵ زانکۆ بەڕێزەکان دانیشتین چەندین پرۆژیان بۆ نردوین. پرۆژەکان ئاسانە لەوێش سێ بابەتە. یەکەم یا ئەوەیە ئەبێت تعلیمات بگۆڕین کە ئەوە ئاسانە تا لەگەڵ وەزارەتی مالی هەر ڕێنمایشی دارایی بێتوان تعدیلیکەین و دەسەڵاتی وەزیری مالی خۆیەتی بۆ زیادکردنی داهات. یان ئەوەی بڕیارەکانی ئەنجومەنی وەزیران تعدیلکەین ئەوە ئەکرێ وەزیرە بەڕێزەکان لەگەڵ سەرۆک وەزیران دابنیشن تعدیلی ئەو بڕگێ بکەن کە دەستی وەزیرەکانی گرتووە بۆی داهات زیادکەن یان ئەبێت تعدیلی قانون بکەین کە ئەوە پەرلەمانی کوردستانی پێویستە و یاسای وەزارەتەکە بۆ من ڕێگەی نادا. سێمیان تۆ زێ دوورمەودایە چکە پەرلەمان پێک ناتوانە بەڵام ئەوی کە دەسەڵاتی خۆمانە وەزیرە بەڕێزەکان گفتوگۆکردن سەرۆک وەزیران و دیوان و ئەوانەی لەوێن پرۆژەی زۆر باش هەیە. پرۆژەی زۆر باشە هەر لە خوێنی باڵاوە بگرە بۆ هەموو وەزارەتەکانی تر. من دڵنیام خاوەنی قسەی خۆم نەک 340 ملیار ئەتوانین مانگە بیکەنە 1 تریلیۆن بەس داهاتی ناوخۆ بەس بەو پلان و ڕێخستنەوەی کە تۆ باسی ئیتر دوورمەودا هەیە لە مانگ هاتوانین بیکەین هەیە لە 3 مانگ هاتوانین بیکەین تەبیعەتی مەشروعەکەی هەیە 6 مانگ ساڵ ئێمە مەگزیمەم نابێ لە ساڵی تێپەڕێن چکو ئێمە ئەڵێن لەم ساڵە ئێمە ئەوەندە داهاتمان کەمە ئەتوانین بە پلانێکی ئاوا بەو شێوەیە داهاتی هەرێمی کوردستان دوایە بۆ عێراقیش بتوان ناوکێشەکە ئاسان قسێشتەوە بۆ عێراقشتەوە تازیمی ئیراداتەکەیان بەدی بێت ئەو بۆ عێراقشتەوەەوە بالعکس بۆ عێراق هەر زۆر ئاسانە چکە ئەو سەرچاوی کە ئەوان هەیەە ئەو سەلاحیەت و ئەو جاکاری هەیە بەڕێزم جاکاری هەیە یعنی من ڕاستی نەچوم من 2023 ڕۆشتمەتە بەغا نەڕۆشتم ئێستا بەغداد وێرانە و مووسڵ ئاوەدانە نازانم وای ئەبیستم ئەوەی حەلبۆسی ئەڵێن تر باش دەکە بۆ خۆی ئەو محافظەی ئەو محافظەی بەسرا بە شێوازێکی کەیە ینی نازام سوء استخدامە نازام سیاسەتیان وایە لەخوا بەزابێست ئەگەر سەری هەرێمی کوردستان بکەی من ناڵێم جاکاری نییە چکە دەقیق بین با لە داتاکان بەڵام بۆ نمونە هەڵەبجە زاخۆکو یەک نییە ینی بەڕاستی بڵ ماشەڵە و ئەوەدانی و ئەبە هیوام هەڵەبجەش وەکو زاخۆ بێ نەخ زاخۆ وەکو هەڵەبجە بێ بەڵام ئەگەر وەکو پاکێجێک سێریکەن بە چاوی هەرێمی کوردستان بەراوردکەن بە عێراق بۆ نمونە هەرێمی کوردستان بەڵام ئەگەر بڵێ پاکێجە هەرێم ئیقلیم و ئەزان وەکو چی وایە وەکو سنگاپور و مالیزیا خۆی مالیزیا وڵاتێکی زۆر جوان و پێگەشتی و ئەوانەیە بەڵام کە بەڵام کە ئەچیتە سنگاپور مالیزیاڵی گوندە لەبەرەوە سنگاپور و مالیزیا چەندی فەرقا هەرێمی کوردستان و ناوچەکانی ناوەڕاست و خواروی عێراق وڵات تقریبان کەرکووکیش زۆر دەستخۆشی لە کاکە ڕێوارەکەم بەڕاستی جێدەستی دیارە خوازیین بەڕاستی جوانە من بەردەوام بە مۆبایلەکەی خۆم هاوڕێشمە بەردەوام دەستخۆشی یەکەم هەر بە ڤۆیس بێ هەڵی گرێ مەسج بێ هەرچی بێ لەبەرەوە وەکو هاندانێک بێ بۆ ئەوەی
کە کاری باش کاک دکتۆر خۆشحاڵ بووم زۆر چێژم بینی لەو گفتوگویی کە لەسەر دارایی و بودجێ کردمان زۆر سپاس بۆم دەرفەتە خزمەتتان بەڕێز دکتۆر توانە نەجەف شارەزای دارایی و بودجە زۆر سپاس کە لە ستۆدیۆ لەگەڵمان بوویت.